سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارە لەسەر کەمی ئامادەبوونی دانیشتوانی شاری سلێمانی دەوروبەری و خوێنەرانە لە پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەگە تێبینی بکەن ئەم پێشانگایانی کە لە پشتی منەوە دەبینە یاخود ئەم ناوەندانە ئەم خانانە یەک کڕیار یاخود یەک خوێنەری لە بەردەمانەیە کە ئۆکۆڵێ مەعاملەی پەرتووکێک کتێبێک ناونیشانی کتێبێک بکات ئەمە لە کاتێکدا کەمتر لە کاتژمێرێکی ماوە بۆ بانکی شێوان لە ساڵانی ڕابردوودا بە وتەی خاوەنی پێشانگاکان و خانەکان لەم کاتەدا قەرەباڵغترین کات بووە و بە هیچ شێوەیەک دەرفەتە نەبووە هەنگاو بنێ بەڵام ئەم ساڵ بە چەند هۆکارێک کە بەشێکیان بۆ ئەوە دەگەڕێن وادەقی پێشخراوە بەشێکی بۆ ئەوەی دەگێڕنەوە دەڵێن بە سیاسی کراوە بەشێکی دیکە بۆ ئەوە دەگێڕنەوە دەڵێن کاتی بانگەش و کاتی هەڵبژاردنە دووبارە سەرقاڵێکی دروست کردو بۆ خەڵک هەندێکی دیکەش دەڵێن سەروبەندی کرانەوەی پرۆسەی خوێندن لە زانکۆ پەیمانگاکان و لە قوتابخانەکان دەرفەتێکی وانە کە قوتابیان و خوێندکارانی زانکۆ سەردانی بکەن هەر لەبەر ئەمەیە پێشانگاکە بەراورد بە شەشخولی ڕابردووی چۆڵ دەبینێ لاواز دەبیرێ تەنانەت بەشێک لە خاوەن خانەکان یاخود پێشانگاکانی کتێب هەڕەشە دەکەن دەڵێن لەگەر ئاوا بێت ساڵێکی دیکە بەشداری ناکەن لەگەڵماندا بن ئەم قسانە و زیاتریش لە زاری خاوەن پێشانگاکان و خوێنەران و هاوڵاتیانەوە لە پێشانگای نێودوڵەتی سلێمانی بۆ کتێب وەردەگرێت. بازارەکەەوە نامۆکو پێویست نییە لە ئاستم وحی فرۆشیاران و ناوەندەکانی کتێبانیە لای ئێوە شەروایە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵێ تقریبان چۆڵێکی زۆر بە پێشانگاوە دیارە ئاسی فرۆش زۆر کەمی کردووە ئەمە تەوان جێگای نیگەرانێ بۆ سەر نەک لە ناوەندەکەی ئەمە لە سەر جەم ناوەندەکانی تر ئاگادارم هەموو ناوەندەکان فرۆشیان ئەم ساڵ زۆر کەمە و مشتریان نییە بەشێکی ئەڵێن هی ئەوەشە کە سەروبەندی کرانەوەی پرۆسی خوێندنە دایک و باوکان مامۆستایان قوتابیان سەرقاڵی ئەو پرۆسەیەن بەشێکی لەبەر ئەوەیە کە ئەم سەروبەندی کرانەوەی قوتابخانەی تۆزی ئەرکی زیاترە و مەشغوڵەتی زیاترەوە بانگەشی هەڵبژاردنیش بە پاساوێکی ترێننەوە بۆ باستەوەشەکەن بە هۆکارێکی تایبەت و کەسی و حزبی کاتەکەی پێشخراوە ئەمان تا چەند بە هۆکارەزان وڵی بەنسبەت هۆکاری سێم بۆ من نازانم کە هۆکارێکی حزبی هەیە پێشخراویاننا بەڵام ئەوەی کە دیارە پێشخستنی کاتەکەی بۆ هۆی زیانگەیاندن بە فرۆشیارانی کتێب بە نەبووە ناوەندەکانی کتێب خەڵکی لە شاری سلێمانی هەموو ساڵێک مانگی 11 و مانگی 12 پێشانگای کتێب کراوەتەوە زیاتر خەڵکی خۆی حازر کردو بۆ کاتانەوەت ئەو تۆقیتێ لە مێشکی خۆی داداینەوە بۆ کاتە بوو ئێستا کە پێش خراوە بەشێک لە خەڵکی ئاگادار نین و ئەم ساڵیش بەداخەوە ئیعلام زۆر کەم پێم وایە زۆر کەم گرنگی ئەدا بە پێشانگاکان ساڵی پار من ئاگادارم لەوانێ بەسم ناوەندەی ئەمە دەجار مقابلەمان کردبێت 10 و 15 و زیاتریش بەس ئەم ساڵ بەزامە یەکەم جارە مقابلەیە بکەین ڕاگەیانەکان پار چەند کەناڵێک دایمە بە ڕاستەخۆ ئەیگواسەوە بەڵام ئەم ساڵ زۆر کەم گرنگی پێدرێ ئەمە وای کردو کە خەڵکی وەکو پێشتر باسم کرد وای داناوە کە مانگی 11 و 12 بێستا کە پێش خراوە خەڵکێکی زۆر ئاگادار نییە کە پێشانگا دەکرێت ئێستا بەڕێوە دەچێەوە هۆکارێکیش لەوەیە کە ئێمە بەشێکی زۆری ئەو کەسانی کڕێرانی کتێب خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانن ئێستا سەرەتای کردنەوەی زانکۆ و پەیمانگاکانە هێشتا لە زانکۆکاندا لە پەیمانگاکاندا تا ئێستا دەوام بەڕسمی نەکراوەت و خوێندکارەکان پێوەست نەبوون بەداوامەوە ئەمە ژوای کردووە کە ڕێژەی کەمی خوێندکار لێرە هەبێت ئەگەر دەوام بێت و مەسڵ مانگی 11 خود مانگی 12 بکرێتەوە ئەو بێگومان ڕێژەیەکی زیاتری خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان ڕێیان لێرە دەکرد و قەرەباڵغێکی زیاتری پێوە دەبوو طبعاً ئەو جیلەش جیلی زانکۆ پەیمانگاکان کەسانی خوێندەواریان زیاتر تێدایە و کتێب زیاتر دەکڕن ئێمە طبعاً لە ئاسی فرۆشی خۆمان ڕازیم بۆ ئەم ساڵ ئەوەی کە تۆزە ناڕازیەک با بڵین دڵگرانێکە بێ ئەوەی بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمێک کەمترە لەبەرەوەی ناوەندەکەی ئێمە ناوەندێکی تایبەتە ناوەندێکی فکریە کڕیارانی ئێمە خوێندەرانی کتێبەکانی ئێمە با بڵین خوێنەرانێکی تایبەتن لە هەر شوێنێکی کوردستان لە هەر کاتێکدا بێ هەر کتێبێکی تازە دەرچێت بە زووترین کاتەوان ئەو کتێبە بەردەست دەخەن هەر چۆنێک بێت جەنابەت خەمەکەت بۆ ئەوەیە کە بە گشتی خوێنەر لە پێشانگاکە هەستەقی کەمە و وەکۆڵە چاو نایەت بەڵێ بەگشتی ئەگە سەری هەموو ناوەندەکانی تر ئەەکەم سەری قەرباڵغی ناو کتێبخانەکانەکەم لێرە
ئەبینم کە بەراورد بە ساڵی ڕابردوو بۆ نمونە کەمی کردو. تێبینەیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە خەڵک وەکو پێویست نایەت ئەم پێشانگای ئەم جارە قەرەباڵغیەکەی کەمترە تا چنەوەتان بەدی کردوەوە. وەڵا بێگومان زۆر جیاوازی هەیە لە چاو پێشانگای ساڵەکانی تر خەڵکێکی زۆر کەم ڕووەکاتە پێشانگا بەڕاستی من هەر ینی شۆک بووم کە بینیم ئەو چۆڵ و هۆڵی بە پێشانگاوە دیارە لەگەڵەوەیە ئەزانین کە باری دارایی ئەم ساڵ لە کاتی کردنەوەی پێشانگایە تۆزێ باشترێ لە پار کاتی کردنەوەکەی هەر زۆر خراپتریش بوو بەڵام دیارە هۆکاری تر هەیە لەوانەیە تەنیا یەک هۆکار نەبێ بۆی هەیە چەند هۆکارێک بێ وای کردبێ یەکێک لەوانەیە وەکو پێویست کۆمپانیای سەرپەرشتیکار ڕێکلامی پێویستی نەکردبێ یەکیش تریان لەوانەیە مەسەلەن جۆرێک لە بە سیاسیکردنی ئەم جارە پێوە دیار بێ لە چاو ساڵانی ترا خۆی بە شێوەیەکی گشتیش دۆخەکە ئێستا ڕووە و هەڵبژاردن و ئینتیخابات و ئەوانەیە ئەوەش لەوانەیە یعنی ئینتیباهی خەڵکی لادا بێ لەسەر مەسەلەی خوێندنەوە ئەوانە لەبەرەوە هۆکار پێمان وایە زۆرە بەڵام لەسەر و هەموویەوە یعنی هەر سارد و سڕێکەکەی زۆر باشکرا دیارە ئەومەسا خەڵکی سلێمانی سروشتێکیان هەیە ئەگەر شتێکیان بەدڵ نەبێ ئەگەر دژیشی نەوەستنەوە پشتیوانی ناکەن کە پشتیوانیان نەکرد ئەو شتە خۆی ئۆتۆماتیکی زعیفە بێ ئەو تێکەڵکردنە سیاسەتە بە ئیشەکە وا ناکات کە خەڵکی سلێمانی بتۆرێ لە پێشانگەی کتێب وڵی پێم وایە ئەوە پێویستی بە ڕاپرسیە لە ناو خوێنەرانە بەڵام بێگومان هەستی پێیەکرێ بە سیاسیکردنی بواری ڕۆشنبیری بەڕاستی خەڵک لی بێتاقەت و بێزار ئەبێ ئەوە پێمان وایە هۆکارێکی سەرەکی بێ بۆ ئەو مەسەلەیە. من پێم وایە پێچەوانەکەی دروسترە بڵێم خەڵک زیاتر بەرەو خوێندنەوە ئەڕوا بە تایبەتی جیلی مناڵ و گەنجان زۆر هەنەدرێن بەرەو خوێندنەوە لە تەکنۆلژیات دوور بکەونەوە بەڵام کۆمەڵی بارودۆخ وای کردووە کە سەردانی کرد لە چاو ساڵانە کەمتر بێ کە گرنگترینیان ڕەنگە بارودۆخی بژێوی بێ هەندێک بارودۆخی سیاسی کاریگەری هەبووە ئەگەینا عاشقی خوێندن و کتێب هەر زۆرە و هەر بەرەو زیاتریش ئەڕوا بە تایبەتیش خوێندنە ئیسلامیەکان و بواری مناڵان و گەنجانیش زیاترە بێت. شاد بابەتێکی جوانتا لە ڕۆ خوێندنەوەکە و بەرەو زیاتر بەڵام سەردانیکەری پێشانگای کەم بۆ تۆ ئەی بەسیتۆ بۆی کە بەسراوەتەوە بە بابەتی سیاسیەوە و کاتەکەی پێشخراوە و سەروبەندیکردنەوەی پرۆسی خوێندنە و هەندێکیش باس لە یەکێک لە نوێنەرانی مەکتوبات و دارەکانی عەرەبیەکان باسی لەوە کردی تەنانەت ئەو پردەش کە ئیشی تیاکە کاریگەری هەبوو لەوەی کە خەڵک کەمتر بێ جۆرێک لە جۆر گەیشتنی بە پێشانگاکە قورس کردووە ئێوە بۆچی گەڕن بێگومان کەوتم بارودۆخی سیاسی نەمویست بە زەقتر ئەوە بڵێم بێگومانەوە کاریگەری هەیە و پێشخستنی پێشانگا جاران پێشانگا لە مانگ 11 ئەکرا ئێستا پێش خرا بۆ مانگیدەوە خراە خزمەتی بە شێوازێک لە ناڕاستەخۆ بڵێم خزمەتی بانگەشەی هەڵبژاردننی لایەنێکی دیاریکە حتا ناوی پێشانگاکەش کاریگەری هەیە لەسەر خەڵکانێک سەڵ بکەنەوە بەڵام من ئەڵێم ئەوەندەی دەرفەت ماوە ئەو چەند ڕۆژەی ماوە بە کەمی نەزانن سەردانی پێشانگا بکەن شتی زۆر نایابیتایە بابەتی زۆر باشیتایە دەرفەتێکە ساڵی یەک جارم پێشانگایانە کرێنەوە نێڵ لە دەستیان دەرچێت. ئەم دانیشتنەش بەشێکی گزارشتە لەوەی وابزان بازارەکە کزە وایە باسێکی بازارم بۆ وەڵاهی بەداخەوە بازارەکەی کتێب سارد و سڕی پێوە دیارە نەختی کارەکەی بۆ چیە گەڕین تۆ بەتایبەتی سەردانیکەری شەرکەمە سەردانیکەرانیشمان کە من وەڵاهی جا بەشێکی باری ئابوووریە بەشێکی ئەوەیە کە بەڕاستی هەر خوێنەر کەم بووێتەوە کەم بەڵێ پێشانگەکانی پێشوو بەشداری دو ساڵی ڕابردوو ساڵانی پێشوو بەشداریمان کردو لە هەموو پێشانگەکانی سلێمانی ئەم ساڵ خراپترینیانە سارد و سەرترینیانە بیری لەوە کردوتەوە هۆکارەکەی چی بێت هۆکاری ئەوەیە کە عەرزم کردن ینی چەندین هەر هۆکارێک نییە ینی ئەتوانێت چەند سەبەبی زۆری هەبیانی بەشێکی باری ئابوووریە بەشێکی ئەوەیە کە شوێنی ئەم پیشانگایە بەڕاستی دوورە لە ناو شارە زۆر دوورە بەشێکی ئەوەیە کە بیلەخەرە هەر خوێنەریش کەم بۆ تۆ خوێنەری کتێب بە بۆنی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە ئەویش هۆکارێکە کەم بۆ تۆ خەڵکەمتر بەلای کتێبات هەندێک ئەڵێن کاتەکەی پێش کراوە و ناونیشانەکەی تۆزە بە حیزبی کراوە ئەمانش هۆکار
نه چونکە بۆ پێشخستنی کات و ئەو مەسائلانە تۆ ئەگەر کتێب خوێن بیت ئەوە هیچ کێشەیەکی ناکات مبرر نییە ئەوە من کتێبێکم ئەوێ یەم بە دوای کتێبەکە ئەگەڕێم وی خوێنمەوە بابەتەکەمانەوەی تۆزی سەردانی کرد بەراورد بە ساڵی ڕابردوو ئەو چێ کەمی کردو هەوکارەکەی ئێوە بۆ چێگەڕن بە ناوی خوای بەخشندە و میهرەبان دیارە بۆ ساڵی حوتەم پێشانگای کتێب لە سلێمانی بەشدارە بم هەموو ساڵەکان هاتووم بە پێی گیرفان و بە پێی داخوازی خۆم بۆ کتێبانەی کە دڵخوازی خۆ من کڕیومە ئەلحەمدولیلا ئەوەی کە خەڵک ئەم ساڵ بەشدار نەبوو لە پێشانگای کتێبیان گەرم و گوڕ نییە بە بۆچوونی من دەگەڕێتەوە بەوەی کە لە ڕووی مادیوە خەڵک گیرفانی خاڵیە پارەی پێ نییە ئەوی شۆکارەکەی گەڕێتەوە بۆەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی باشی نەبینیوە لە ئەم پێشانگایە کە چۆن بڵاوی کاتۆ کە چۆن پەخشی بکات ڕاگەیانێکی باشی بۆ نەکردووە ئەعلامێکی باشی بۆ نەکردووە بە هەموو کۆمەڵگەکەمانەوە چونکە پێشانگای کتێب لە هەر وڵاتێکی ترا لە هەر شوێنێکی ترا بکرێت گەرمەگوڕی باشوێ چونکە حکوومەت و لایەنی پەیوەنددار لە وڵاتە با بڵێن ئۆڤەری باشە خاتە بەردەستەوەی کە کتێبەکان هەرزانتر بێ باشتر بێ لەوەگە خەڵکێکی باشتر چاکتر ڕووی لێ بکە لە پێشانگای کتێبەوەی کەمەین ساڵی بینین زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە ڕووی لە پێشانگاکە خەڵکە دیندار و مسلمانەکەیە یعنی ئەمە ئەومان بۆ دەرەخا کە خەڵکە دیندار و مسلمانەکە چەند بەپەرۆ شوێن کە لە ڕووی زانستیەوە دەوڵەمەند بن دید و تێڕوونیان فراوان بێ بۆی توان خزمەتێکی باشتری کۆمەلگاکەی خۆیان کوردستان بکەن بە هەموو ئاراستە جیاوازەکان تا چەند پێت وایە بابەتە سیاسیەکەش لێکدانی ناوەکی بە بابەتێکی سیاسی پێشخستنی کاتەکەی بۆ لەگەڵ پێشخستنی کاتەکەی لەگەڵ سەروبەندی کرانەوەی دەرگای قوتابخانەکان و زانکۆکان ئەمەش دووبارە لۆدێکی دیکە لەسەر قوتابیان دروستەکە نیان پەرژێتەوەی بەم خێراییە بێن بۆ پێشانگای کتێب ئەمە تا چەند بە هۆکارە زانی وڵی لە ڕۆ سیاسەکۆتیان لەم کۆمەڵگە وڵاتی خۆمانە سیاست و حیزب لە هەموو ناوەند و ڕەهەندەکانی ژیان دەستیان تێ ئاخنیوە کە بۆی خەڵک کەمتر بتوان ڕۆڵی خۆیان ببینن یان کەمتر بێنە پێشەوە بەداخۆ لایەنی سیاسی با بڵێن حیزبەکان بە تایبەتی حیزبی دوو دەسەڵات حەق بوو ئەم پێشانگانەوەیان لێ بکردایە کە بەلای کەمەوە لە سەدا بیسی خەڵکە نخبە ڕۆشنبیرە خوێنەوارەکە جمەی بەهاتایە لێرە بەڵام تر ئەبینین هەومان ئەوە زانین کە لایەنی سیاسی ڕۆڵێکی نێگەتیڤە گێڕێ بۆەوەی کە ئەم پێشانگانە ڕۆڵە باشەکەی خۆی نەبێت چونکە هەتا خەڵک خوێنەوار بێت تا خەڵک ڕۆشنبیر بێ هەتا خەڵ بێتە پێشۆ زیاتر بوو دەڵێ و پوچی ئەو خەڵکە خراپە ئابینێتەوە جنابەت تا چەند پێت وایە بانگەشی هەڵبژاردن ئێستا سەربەندی بانگەشی هەڵبژاردن بەشێکی دیکە لەوەی خەڵک سەرقاڵی ئەوە بێیان جۆرێک لەوەی دروست کرد بێسکان پێشانگایە بۆ خزمەتی لایەنێکە ئەم پاڵپشتیە نەکرابێت و خەڵک نێت دیارە کتێب ڕازگۆترین هاوڕێە ئەگەر کەسانی ڕازگۆ بینوسن ئەم پێشانگایش ساڵانە ئەکرێتەوە بەداخۆ ئەم ساڵ زۆر شغلێکی زۆری پێوە بینێ ئەمە شەکرێتەوە بۆ بارودۆخە سیاسی و ناسقامگیرە ئابوورەیە کە لە کوردستانە هەیە بەڕاستی کاریگەری زۆرەیە ئەبوایە ئەمساڵ کە ناوێکی تریان لێ ناوە ئەبوایە بەڕاستی کارەسانێکی زۆریان بۆ خەڵک کردایە بە تایبەتی بۆ کتێبخانەکان شوێنەکانیان هیچ نەبووە بە پارێکی کەم پیان بێندانە بۆ ئەوانیش زیاتر داشکانیان بۆ کتێبەکان کردایە و ئێساش لە سەروبەندی حملەی هەڵبژاردن و شتانەی کە زۆربەی و کەسانەی کە دەستیان لە کاولکردنی وڵاتە هەیە خەریکی قسەی چیرۆک ئاسا و ڕۆمان ئاسان کە بە خەڵکی لەمەگوێ خەڵکە بۆیە حالاسی شەکان ڕۆمانەکان بخوێنەوە لە بەرەوەی ڕاستگۆییتیان نیە ئەمە بۆ خۆی مصیبەتە بۆی کە ئەو هەموو خوێنەوارە کەمەی ئەم هەموو خوێنەوارەمانەیە کەچی کەمتری خوێنەوار لێرێ و ئەوەش یە بۆیرە بەڕاستی مێزەر بەسەرەکانن یاوانە کە مێزەریان لە ناو دڵ و دۆسی مێزەر بەسەرەکانن ئەجینا دیندار و کەسە دیندارەکان لەم پێشانگا بۆ دەرەوە کەسی وایتیان نامێنێ کە خەریکی خوێندنەوە بن بۆیە بەداخەوە وڵاتەکەمان بەم ئەقارەنا لەبارە ئەڕوا هیوادارین ساڵی داهاتوو بەم شێوازە نەبێ و کاراسانی زیاتر کرێ بۆ هەموو لایەک هەم بۆی خوێنەری زۆتر بێتێرە و هەم
کتێبخانەکانیش بە هەرزانتر بیفرۆشن بە خەڵکی. سڵاو لەبێ ئەماوەچی بەشی پەرستاری لە پەیمانگای تەکنیکی و پیشەی فام ئەوڕۆ هاتیینە ئەو کتێبخانە نێودەوڵەتی یەکەم جار بوو بەشداری بکەین تا حدەك زۆر خۆش بوو کتێبی زۆر جیاوازی لێ بوو لە ڕانیەوە هاتووین هەستان کرد تا ڕادێک سەردانیگەر بۆ پێشانگاکە کەمە ژمارەکەی وەکو ساڵانی پێشوونیە وڵی ئەم بەخۆم ساڵانی پێشوونە هاتیمە بەس ئێستاژ یەک تۆ سۆڵی پێوە دیار بوو بەڵام نازانام وا بزانام لەبەر کاتەکەی بوو زیاتر. خاوەن پێشانگاکان بەڵێ گلەییان هەیە لەوەی کە هاوشێوەی ڕابردوو و ساڵانی ڕابردوو قەرەباڵقی نابینێ لای جەنابیش بە هەمان شێوەیە ئەم خولەی ئێستای پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی خولی حوتەمە ئێمە وەکو ناوەندی قەرەداغی شەشەم جارمانە بەشداری بکەین بە تایبەتی ئەم ساڵ بەداخەوە کاڵین مەعەل ئەسەف کە لە بەرواری سەیدەی ئەم ساڵا کراوەتەوە پێش خراوە تقریبی مانگونیوە پێش خراوە بەهۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە وەزعی بازاڕی پێشانگاکە تا بڵێ خراپ بووە یعنی زۆر خراپ بووە یەکەم لە ڕووی ئەوەی کە سەردانیکاران نایەن بۆ ئێرە یەک دووش لە ڕووی ئەوەی کە بەشێک لە ناوەندەکان بەشداریان نەکردووە لە ناوەندی کوردی و لە عەرەبیەکان ئەمە دوو سێم بازاڕێکی خواردەمەنی تیا بۆ دافعێکی باش بۆ هۆکارێک بووە ئەویش ئەم ساڵ بەشداری نەکردووە یەکێکی تریش لەوانە دواکەوتنی موچە و چەند هۆکارێکی تریش کە ڕەنگە پێویست نەکە ئێمە لە ئیعلاما باسی بکەین ئەوانیش هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەم پێشانگایە بەداخەوە ئەتوانین بڵێن لە کەوتنایە ئەگەر بەم شێوازە پێشانگا بکرێتەوە و بەم ڕێکارە بڕات بە دڵنیاییەوە ئێمە و زۆربەی ناوەندە عەرەبیەکانی ساڵێکی تر بەشداری ناکرد ئەمە زەنگێکی مەترسی خراپەوانە گومانی تیانە بەداخەوە یعنی زۆر چاوەڕوان نەکراو بووە یعنی بێوێنە بووە کە ساڵانی پێشوو یعنی 2024 2023 2022 هەمیشە بایکۆت و دواکەوتنی موچە هەبووە بەڵام پێشانگا سەردانێکی زۆری هەبووە خەڵک کتێبی کڕیوە بەڵێ نیسبەتەکە لاواز بووە بە بەراورد بە شاری هەولێر و بە شوێنەکانی تر بەڵام ئەم ساڵ یعنی خراپەکەی لە لووتکایە بەداخەوە ئەیڵین یعنی زۆر چاوەڕوان نەکراو بووە ئێمە هەموو ناوەندەکان بە عەرەبیەکان بە کوردەکان بە ناوخۆکان بە دەرەوە بە هەولێر بە کەرکووک بەوانەیە هەمومان ڕاپرسیمان لەگەڵ یەک کردووە بەڕاستی کارێک ڕوویداوە کە زۆر چاوەڕوان نەکراو بووە وڵی چی ئارزکەم بۆ کتێبخانەکان زیاتر ئەزان بەڵام دۆخی ئابووری خەڵکو و درەنکەوتنی مەعاش و ناسەقامگیری ئەم وەزا ئەوەی خوڵقاندووە ئیمدایسە کتێب خەریکە بوو ئەبێتە کەمالیات خەریکە بێتە کەمالیات اتبا شەڕی سۆسیال میدیاش بۆ سێکە خوێندنەوەی ڕاگرتووە بەڵێ بەشێکی ئەڵێن بابەتەکەش بە سیاسی کراوە پێش خراوە و پەیوەست کراوەوە بە کەسایەتێکی سیاسی و ئەمەش دڵی خەڵکی ئێشان نەوەڵڵا ئەوە جاری هێشتا لە لاشعوری خەڵکاوە دروست نەبووە خەڵک فێری و ڕەتفعلە بێ ئەگەر خەڵک پارەی پێ وایە بەخوا 100 جار بە سیاسی بکرایە ئاپۆڕای خەڵگێسە زیاترە بوو جەنابەت پێت وایە بابەتی خوێندنەوە لێرە کەم بۆتەوە لە ناو مشتەمە ئەو کۆمەڵگە بەڵێ مفرەدەیکە زۆر بووە مەسەلەن کتێب بەدیری بۆ پیا بووە ئینا من بەش بە حاڵی خۆم 1000 جار سوسیال میدیا بێ هەر بۆ معریفار اعتمادم بە کتێبە کتێب گەورەترە لە شتیکە لای من ئەس بە چۆڵەکەیەکەی بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵێ بەتە زیاتر ئەگەڕێتەوە بۆ سەرخاڵی خەڵکو و بێپارەی خەڵک بێپارەیەکی زۆر قەیرانێکی تاقە پڕۆکێن والله ئەم ساڵ خەڵکێکی زۆری لێبوو بەحقیقەت چونە ژوورەوە لە بەیانیەوە ئێمە لەوێ دەسوڕێنەوە خەڵکێکی زۆری لێبوو خوێنەرێکی زۆر و کتێبێکی زۆریش دەفرۆشە لە ساڵانی پێشوو هاتوویت نەوەڵڵا ساڵێکم ساڵم بوو ئەوانەی کەواڵێن زۆر کات بەراورد یەکەم بە ساڵانی ڕابردوو وڵڵی نازانم ساڵانی ڕابردوو من نەچوم ساڵ نەوەڵڵا نەچوم کتێبە دڵخوازەکەی جەنابەت زیاتر چ کتێبێک بوو زیاتر لە ئاینی بوو پەروەردەیی وڵڵی ئاینی بوو کتێبەکانی من قەیمی جەوزی و لەکوێ هاتوویت لە چاقوڕنەوە سەرتا بەخێر بن سەرچاوان مەڕاستیکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە ئەهەمیەت و گرنگیەکی زۆر تایبەتی بەخۆی هەیە لە ڕاستیان من ئەمڕۆ یەکەم جارمە بێن بۆ ئێرە بەرەوەی
مەشغەڵەتمە بۆ نەمتوانی سەردانی ئێرە بکەم بە حەقە جاری پێشتر هاتم لەخوا بە زیابێ قەرەباڵقێکی زۆرتر هەبوو بەڵام حتمما ئەبێ بزانین کۆمەڵێک هەلومەرج لەم مجتەماعەیە دروست بووە کە ئەکرێ کاریگەری لەسەرەوە بکە هاتوچۆ بۆ ئەم شوێنانە کەمتر ببێتەوە بە تایبەتی مەسەلەن لەوانە لە مەجالی اقتصادیاکە باس بکەین کە ئێستا خەڵک لە وەزعەتێکی ئەو تویان نییە وەروەها مەسەلەن کۆمەڵێک تەوەجوهات لەوانەیە دروست بوو بێ کە خەڵک ئەوەندە تەوەجوهات زۆر بۆ ئێستا لەوانەیە ئیتر لە خۆی و سەنگەرێک بگرێ بە بەرامبەر بە خوێندنەوە بەم تەوەجوهاتانە و پەیامێکم هەیە بە تایبەتی بۆ گەنجان کە پێیان ئەڵێم گوێ لە هیچ تەوەجوهاتێک مەگرن بەڕاستی لە سەردەمی عالمی تەکنەلۆژیای و ئارتفیشیال ئینتەلیجەنس و ژیری دەستکرد کە ئێستا لە قیمەیین بەڕاستی ئینسان پێویستە باگراوندی معریفی و باگراوندی زانستی هەبێ لەبەرەوە بەردەوام بن هەوڵ بدەن سەردانیان پێشانگایانە بکەن واز لە هەموو تەوەجوهاتێک بێنن سەنگەر بەرامبەر بە هیچ شتێک وەرمەگرن تەنها خۆتان ڕێگەیەکی ڕاست بگرنە بەر بخوێننەوە و عاقبەتی ئینسان سەرکەوتوی ئینسان لە خوێندەواریایە ئەمە ساڵانە پێشانگا بەسەرەکەمەوە ئەوی کە جێی سەرنج بێ کتێبانێک کە دڵخوازی خۆمای کڕمەوە ئیتر بەپێی ئەوەی کە ناونیشانەکان بگونجێ لەگەڵ خوێندنەوەی منە بۆ کتێب بەڵێ کتێبە کڕم دەوتری ئەم ساڵ تۆزێک کەمتر و چۆڵترە بینی کە داخلی ناو کتێبخانەکان نەبی بە تاشید هەست بە و ساردوسڕەیەکە لە چاو ساڵانی پێشوە بەڕاستی ئیتر ژۆ کەوتۆ سەر کۆمەڵک سەبەب کە بڵێن مەسەلەن باری دارایی لەوانەیە هۆکار بێ لەوانەیە لە سەروبەندی هەڵبژاردنە کۆمەڵێک شت هەبێت تر خەڵک هەرێکە بە شێوازێک سەرقاڵە بە بابەتێکەوە لەوانەیە هۆکارەکان زۆر بن بەڕاستی بەس زیاتر ئەوەیە کە نخبەیەک داخلی ناو کتێبخانە بن ئەوانە زیاتر ئەبینی لە چاو خەڵکە عامەکەی جاران کە سەردانی کتێبخانەکانیانە کردە هەستی پێکرد پێشتر کە خۆم هاتووم باوەڕکە زەویەکەت نبینی و نەقرەواڵم نەک زەوێکەیزا خەڵک نبینیت وەڵا وەکو عەرزم کردی بە تایبەتی سەیرەکەی خەڵکێک نبینی وەکو جاران ها بە گڕوتینێکەوە پێشوازی بکە لە کتێب ئەو حەز و خولیە و تااقەتی کە هەیەی بۆ کتێب وەکو جاران دەستباتە و ناونشانەی کە لەگەڵ سروشتی خۆیان لەگەڵ ئایدیای خۆیان لەگەڵ بیرکردنەوەی خۆیان گونجێ هەز بەوەکەی کە وەکو جاران نەماوە بەڵام ئەمەش با نەکەینێ بابەتێک بڵێن مەسەلەن خەڵک ڕەشبین بێیان خەڵک وەکو جاران نەخوێنێتەوە خەڵکێک هەیە ساش هەردەسەبا بۆ کتێبێ ساژ ئەو لایەنە بەرجەستەی کە لەگەڵ کتێبە هاتە لەگەڵ سۆشیال میدیا زۆری فەرقە تۆ دەسیتە کتێبێک دنیایشی ترە ڕوئایشی ترە معریفەت پێی زیادەکە هەمیشە کتێب لای من هەر نوێگەریە هەمیشە کتێب پێشەنگە هەمیشە کتێب دەرگایە بۆ چۆنەڵی پڕکردنەوەی کلێنە معریفەکانی ئێمە بۆژین محور اليوم برنامجنا بحث تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان باسی لایەنی کڕیار و بازاڕی کتێب دەکەین لەم پێشانگایە دەمەوێت سەرنجی ئێوە لەسەر خوێنەر بزانم بەراورد بە چەند ساڵی ڕابردوو سەردانیکەری پێشانگاکە چۆن النهارده مش هقارن معرض سليمانية بمعارض أخرى لا احنا هنقارن معرض سليمانية بمعرض سليمانية احنا دي الدورة السابعة ئێمە نابێت بەراوردی پێشانگای سلێمانی بە پێشانگاکانی دیکێ بکەین بەڵکو دەبێت بەراوردی بکەین بە ساڵی ڕابردووی هەمان شار ئێمە 6 ساڵە لە پێشانگا بەشداری دەکەین ئەم ساڵ کەمترین پێشوازی لێکراوە بەراورد بە ساڵانی ڕابردوو هۆکارەکەی نازانم بەڵام هەستەکەم بە هەمان هێزی ساڵانی ڕابردوو نییە پێویستەوە کارەکەی خەڵکی شارەکە و سەرپەرشتیاران بزانن بەداخەوە ئەم ساڵ جیاوازە مغتربين جايين ما نعرفش الوضع ايه لكن الدورة هذه للأسف يعني مش بنفس القوة بتاع كل عام يعني صح ئێوە سەرەتا کە هاتوون بۆ ئەم پێشانگایە پێتان وا بوو خەڵکی زۆری لێ و زۆر قرەباڵخە بەڵام ئێستا شتێکی دیکەیەتە پێشچاو والله هذا ما سمعناه يعني احنا في كل المعارض وفي كل الدول لە هیچ وڵاتێک پێشانگاکە بە سیاسی ناکرێت بە سیاسیکردنی پێشانگای کتێب هەڵەیە چونکە سیاست لێکەوتەی دیکەی هەیە و ململانەی تێدایە بەڵام پێشانگا دەبێت بۆ هەموو خەڵکی کوردستان بێت بەڵام کاتێک پێشانگا تایبەت دەکەیت بەلایەن و پێکاتەیەکی دیاریکرا و ئەوە زیان بە پێشانگاکە دەگەێنێت هذا ما يوضح يعني يصبح طبعا أقل العدد لكن إذا أصبح المعرض لكل أهالي إقليم كردستان سيفرق كثيرا يعني. في سؤال أول كم دار سەرەتا دەمانێت بزانین چەند خانەی بڵاوکردنەوەی ناوەڕاست و خواروی عێراق لە پێشانگایە بەشداری کردووە الحقيقة صارت عندنا دعوة لاتحاد الناشرين العراقيين
ئێمە وەک یەکێتی ناوەندەکانی بڵاوکردنەوەی عێراق بۆ سێەم ساڵە بەشدارین لەسەر داوە و بانگێشتی سەرپەرشتیارانی پێشەنگا. زیاتر لە 12 چاپەمەنی عێراقی کە ئەندامی ئێمن لە پێشەنگاکە ئامادەن. ئێمەش تێبینی کەمی بەشداربووانمان کردووە. هۆکارەکەی پێشخستنی وادەکە و بانگەشەی هەڵبژاردنە. ئەمە سەرەڕایەوەی کرانەوەی پێشەنگاکە هاوکات بوو لەگەڵ کۆچی دوایی مامجەلال. ئەمساڵ کرانەوەکە هاوکات بوو لەگەڵ سەرەتای دەوامی قوتابخانە و زانکۆکان. من مختلف الاختصاصات. بعض الدار في العراق وفي مصر يقول مقارنة بمعرضات السابق يعني هەندێک لە خانەبیانیەکان دەڵێن بە شێوەیەکی گشتی سەردانیکەر و میوانەکان و خوێنەرەکانیش کەمن بەشێکیان هۆکارەکەی بوو بابەتی جیاجێ دەگێڕنەوە. ئێوە دەڵێن چی؟ الحقيقة احنا لاحظنا هذا الشيء. ئەم ناوەندانەی کە ناوەندی ڕۆشنبیرین ئەمساڵ بەشداریان نەکردووە. هەرچەندە لەم دوو ڕۆژە قوتابیان دەبینین دێن بەڵام وەک پێویست نییە. ئێمە ناڵین بابەتەکە سیاسیە بەڵکو دەڵێن وادەی کردنەوەی پێشەنگاکە کێشە بوو. هەندێک لە خەڵک زانیاریان نەبوو لەگەڵ پێشخستنی وادەکەی. ئەمە سەرەڕای دووری و قەرەباڵغی و کارکردن لە بەرزەپردی شەقامی 100 مەتری. بەشداریکردنی چاپەمەنیەکانی عێراق زیاتر معنەویە نەک بازرگانی. چونکە گرێبەسمان لەگەڵ خاوەنی پێشانگا هەیە کە ساڵانە دەبێت بەشداری بکەین بە مەبەستی گرنگی پێدان بە زمانی عەرەبی. چونکەنەوەی ئێستا زمانی عەرەبی نازانن. بەڵام زمانی عەرەبی فەرمیە و پێویستە. ئێستا لە بەردەم هۆڵی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب و بانگی مەغریبی داوە بانگی شێوانی داوە. ساڵی ڕابردوون بیرە ئەم شوێنەی کە منی لێم هیچ مەودایەک نەمابوو بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلێک ڕێ بکە، ینی جۆرێ دروست بوو بۆ پۆلیسی هاتوچوو هاو هەوڵێدا ڕێگا بۆ ئۆتۆمبیلەکان بکاتەوە. شەقامە سەرەکیەکە تەواو ئەتوان بڵێم تەنرا بوو بە ئۆتۆمبیل. نزیکەی لەوە چێ سەعات زیاترمان پێچوو بێت تا نزیک بووینەتەوە لە زانکۆی سلێمانی ئەوەندە ئیزدیحامەکە زۆر بوو، ئەوەندە قەرەباڵقەکە زۆر و یعنی بە چەند لاین ئۆتۆمبیل بەرەو سلێمانی ڕۆیشتەوە. بەڵام ئێستا هێندە چۆڵە هەر نازانی کە بەڕاستی چالاکیەک هەیە لەم شوێنە بەداخەوە. من ئەمڕۆ پێچەوانی دوێنێ کە دوو کتێبی سیاسی لە چوارچێوەی هەڵبژاردنم هەڵبژار بۆ خوێندنەوە. ئەمڕۆ کتێبێکم بە ناونیشانی سێبەر ئەوانەی لە سایە عەرشی خودا لە قیامەتدا ئەمێننەوە و ئەچنە بەر سێبەری عەرشی خوای گەورە لەلایەن دکتۆر شاخەوان سیا مەنسووریەوە نووسراوە. ئەمڕۆ ئەم کتێبەم دەستنیشان کردووە لە ئایندەدا بخوێنمەوە. ئەوەی تەوەرەکەش بوو کە گوێبیست بوون هەمووان کۆک بوون لەسەرەوەی بەداخەوە ژماری سەردانیکەران بۆ پێشانگاکە کەم بۆتەوە و هەر کەسە و چەند هۆکارێکی بۆ ئەو بابەتە خستەوە. تا بەرنامە بێگەیشتنەوەی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەس سپاردەزای ناکەم.